سەلامی خواتان لێبێت هاوڕێیان. وەرن ئەمڕۆ جۆرناڵینگێکتان بۆ ئامادە بکەم. و ئەمە سەرەتاکەیەتی پێشتر کردبووم بەڵام ڤیدۆم نەکردبوو، ئەمەش پەڕەکانێتی. ئەمڕۆ جۆرناڵینگەکەمان لەسەر کوردستانە و من بەدەم ئامادەکردنیەوە باسی سوودەکان و جۆرەکانی جۆرناڵینگتان بۆ دەکەم و پێشتان ئەڵێم ئامانجم لە دانانی ئەم چەناڵە چییە؟ ئەمەش ستیکەرەکانن. جا با یەکەم جار باسی چەناڵەکەمتان بۆ بکەم. مەبەستی سەرەکیم ئەوەیە کە کوردیش چەناڵی تایبەتی بەم بوارە هەبێ و تەنها بڕیاریش ماوە بەم بوارە تایبەتیکەم بە جۆرناڵینگ. و من لە ڕێگای مامۆستاڕێیانەوە ئەم چەناڵەم بۆ جۆرناڵینگ دانا کە پێشنیاری کردبوو. جا ئێستاوەش ستیکەرەکان تەرتیبەکەم لەسەری. ئینجا با بینە سەر سوودەکانی جۆرناڵینگ بەدەم ئامادەکردنیەوە بۆتان باس دەکەم ئێستا. یەکەم سوودی ئەوەیە کە هەستی ئارامیت پێدەبەخشێت. دووەم بیرت ڕێک دەخات. سێم فشاری دەرونیت کەم دەکاتەوە. چوارەم متمانە بەخۆبوونت زیاد دەکات. پێنجەم زۆر کەس بۆ کەمبوونەوەی فشاری دەرونی بەکاری دێنن. ئینجا ئەم سوودانە چۆن ئەم سوودانە یعنی چۆن تۆ کاتێک جۆرناڵینگەکەی ئەم سوودانەی هەیە، تۆ کاتێک جۆرناڵینگەکەی تۆ سەرنجت لەسەر ئەو شتانە نامێنێ کە یان لە مێشکتا زیایە. ئیتر کە ئەڵێن بیرە ڕێگەخا ئەوەیە ئەنجا کە هەستی ئارامیشت پێبەخشێت تۆ کاتێک ئەیکەی بیر لە شتی تر ناکەیتەوە، بەوە هەستی ئارامیت پێدەبەخشێت. و کە ئەڵێن بۆ کەمکردنەوەی فشاری دەرونی، چونکە تۆ ئەوانەی کە فشاری دەرونیانێت کاتێک هەست بە خەمباری ئەکەن یا تووڕەی ئیتر هەر شتێ بێ کە ناخۆش بێ، کاتێک جۆرناڵینگ ئەکەن هەست بە ئارامی ئەکەن. ئینجا و جۆرناڵینگ تەنها نووسین نییە، بەڵکو بۆ ئارامبوونەوە و زیاتر لە خۆت تێبگەی و هەست بە ئاسوودەیی بکەی. و ئەمەش ڕەسمی حەبسەخانی نەقیبە. ویستم ڕەسمی قازی محەممەدیش بێنم بەڵام دەستم نەکەوت، حەزمە کرد ئەویشتیا بێ، بەڵام هەڵێم قسەکانی تێکەم. ئینجا با بێمە سەر باسکردنی جۆرەکانی جۆرناڵینگ. بەڵام من باسی جۆرناڵینگ زۆر جۆری هەیە، بەڵام من تەنها باسی 5 جۆریتان بۆ دەکەم کە پێنجەم بەلای منەوە زۆر گرینگە. جۆری یەکەم جۆرناڵینگی هونەری کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر دەبینین و سەرنجڕاکێشە، چونکە نووسینی کەمی تێدا بەکار دێ، بەڵام هونەرە هەستی زۆر جوانی تێدا دەبینرێ. ئەنجا ئەوەی ئێستام بۆتانەکەم جۆرناڵینگی هونەریە. نووسینی کەمی تێدایە، بەڵام ئەوەتانێ کە ڕەسمەکانە بینی واتایان هەیە. ئێستا کاتێک توت ئەوە هەمووی شوێنی کوردستانە دڵگیرە، ئەنجاش ئاڵای کوردستانە، ئەوەش ڕەسمی حەبسەخانی نەقیبە، ئیتر هەر ڕەسمە واتای هەیە. ئەنجا با بینە سەر جۆرەکانی تریشی. جۆری دووەم بریتیە لە ڕۆژانە نووسی. ئێستا ڕۆژانە نووسی چییە؟ ئەمەیان هەر نووسینە، ئەو ڕەسم و شتەی تیانێ کە ئیبینی ئەو واتە جوانانی تیانێت، تەنها نووسینە. نووسینی ئەو شتانەیە کە لە ڕۆژەکەتا ڕوویە. بۆ نمونە چی ڕوویە؟ دڵخۆش بووی، ڕۆژێکی خۆش بوو، ناخۆش بوو، هەر شتێ بوویتر لەو دەفتەرەیە نووسیتەوە، بەس نووسینە. یعنی کە سێرت کرد بەس نووسینە، شتێکی وات بۆ نایە. سێم هەست نووس. ئەمە تێیدا تەنها هەستە نووسی. یعنی با نمونەیەکتان بۆ بێنمەوە. ئەمڕۆ تەنگ بووی، دوای چی دڵخۆشی کردی؟ ئیتر ئاوایە، تەنها هەستەکانتی تیا نووسی. ئینجا چوارەم ئامانج نووس. ئەمەیان تەنها خەون و پلانی داهاتوو دەنووسیت. بۆ نمونە پێشتر دادناوە کە ئەم هاوینە چی بکەیت و چی نەکەیت، ئیتر کاتەکانت خەونەکان و ئامانجەکانت دیاریەکەیت. پێنجەم کەوتم بەلای منەوە زۆر گرینگە. پێنجەم لە ڕووی دەرونیشەوە زۆر کاریگەر و هەست بە دڵخۆشی و ئارامی دەکەیت. ئەویش ئەوەیە کە ڕازی بی بەخۆت، ئەویش بەو شتانەی کە هەتا سپاسگوزار بی. لە ئاینی ئیسلامیشدا ئاماژەی پێدراوە و ئەمە ئەوەنە تایبەتە وەسفم پێ ناکرێ هەتا خۆت تاقی نەکەیتەوە. بۆ ئەمانە ئەوەنە تایبەتە چونکە ئەمێشکە سەرنج ئەخاتە سەر شتە باشەکان
و بیرکردنەوەشت ئەرێنی ئەبێ بە ژیان. بەڵام تۆ سەرنج بخەیتە سەر شتە نەرێنیەکان چۆنەڵەی بیرکردنەوەشت نەرێنی ئەبێ بە ژیان. ئینجا ئەوەشتان با پێ بڵێم تۆ ئەگەر ڕۆژانە سپاسگوزار نەبی بەو شتە بچووکانەی کە هەتا ئەگەر خوای گەورە شتێکی گەورەشت باتێ سپاسگوزار نابی لەسەری چونکە تۆ نرخی شتە بچووکەکان نەزانیوە ئەوەشت بەلاوە هین نابێت چونکە سپاسگوزار نەبووی لەسەری. لەوانەیە دڵت پێی خۆش بێ بەڵام وانییە تۆ هەر بە دەربڕین دەریەبڕی چونکە لە ناخۆوە نییە. ئینجا من ئەمڕۆ باسی جۆرەکان و سوودەکانیم کرد ئیجۆرناڵینگ چونکە یەکەم ڤیدۆم بوو و ئێستاش هاتینە کۆتای ڤیدۆکەمان. سپاس بۆ سێرکردنتان و هەر ڕەخنە و پێشنیارێکتان هەبوو لە کۆمنتا بینووسن و حەز ئەکەن کە ڤیدۆی داهاتوو لەسەر چی کتێبێک بێت، لەسەر کتێب بێت یان سوودەکانی خواردن یان میوەیەک ئیتر هەر شتێ بێ بۆم بنووسن یا جۆرناڵینگەکە لەسەر چی بێ ئیتر شتێک ئیتر چیتان هین بوو بەلاوە لەم ڤیدۆە چونکە من بە ڕەخنەکانی ئێوەیانە بێ نازانم کە من چیم لەم ڤیدۆیە نەقز بووە و هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بێت و لایکی ڤیدۆکە بکەن و وەک پشگیرێکیش فۆلۆمان کەن.